برنامه أبي إيش أنا معايا خري خرابون تەمەنی زیاترە لە نیو سەدا کاری باخداریش دەکات. بخدای هنر نمایە هنر سێو هورمی موسا سولێمان ئەو پیاوە بە تەمەنەی لە گوندی نزاریە نیشتەجێیە. ئەم ساڵ داری هەنار و هەنجیری نێوباغەکەی بە تەواوەتی وشک بووە. لا أنواع وأشكال أميلي خري هيشك بول هاو صار خري هيشك بول تقا أي زيقت أي صار داي خري هيشك بول أوش أكما باخذ أوش نيا إذا عصبي ماتو خري هيشك بول يسيب ببي هرمي ببي كروسك ببي خوك ببي هلوسو ببي جلاس ببي أو خري هيشك بول باخذ كما خنما أوتنا بيشاتو يعني داربارەی ناسکە تعاملی زستانی نەکرد زستانەکە زۆر سارد بوو سڕێکی زۆر بوو ئەو دارەی هێخست جگە لە باخچەکەی ماموسا زیانی زۆر بە ڕەز و باغی گوندنشینانی ناوچەی دەشتەهێر کەوتووە. ئێستا ئەوان سەرقاڵی بڕینەوەی ئەو بنەدارانن کە بە تەواوەتی زیانیان پێگەیشتووە و وشک بوونە. کەشوهەوە کاریگەرێکی زۆری هەبێ لەسەر دار و درەختەکان بەهۆی نزمبوونەوەی پلەی گەرمە حتاکو ئەم ماوەیەش ئەبینی کاریگەری کردیە لەسەر هەندێک دار و درەخت وەکو بۆ نمونە هەنجیر هەنار عەلوکە وەکو بڵێن سڕی کردووە هیشک بووە ئەوە تەسیری خۆی هەیە. بەپێی ئامارەکانی هۆبەی کشتوکاڵی سیدەکان زیاتر لە 1000 دۆنم زەوی بە باخچەی بەراو داچێنراوە لە سنووری برادۆست. نزمبوونی پلەی گەرمە و بەستەڵەکی زۆر ئەم ساڵ لە وەرزی سستان زیانێکی زۆر بە ڕەز و باخچەکانی برادۆست گەیاندووە. وڵات حەسەن کورسات نیوز برادۆست. هەم خاکی بەپیتە و